بەناوی خۆی گەورە میرەبان لە هەر جگایەکن ڕێز و سڵاو و خۆشەویستیمە تەناراستە بێبینەرانی بەرنامەی پامیتەوە کەناڵی ئاسمانی پێیان لەگەڵ کامێرەمان یاوکارم عەبدوڵڵا مستەفا پامێکی دیکەی هاوڵاتیان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدی وەی پەیامی ئەم جارەشمان جێگەی سوود و ڕەزامەندی ئێوەی ئازیز و خۆشەویست بێت. بەڕێزان ئەمڕۆ دەپرسین لە حکومداریدا بەدەستهێنانی خۆشەویستی خەڵک گرنگترە بۆ سەرکردەکان یاخود بەدەستهێنانی بەرژەوەندی تایبەتی و کۆکردنەوەی سەرۆت و ماڵ. لەگەڵ هاوڵاتیانە ئەم پرسە تاوتوێ دەکەین بینەرمان بن بۆ گواستنەوەی پەیامەکان فەرموون. بەدەستهێنانی خۆشەویستی خەڵک گرنگترە بۆ سەرکردەکان یاخود بەرژەوەندی تایبەتی و کۆکردنەوەی سەرۆت و ماڵ. خۆشەویستی چی خۆشەویستی کواماوە لەو پۆست و پایە تەواوە بێ بەڵام خۆشەویستی خەڵک تەواو نابێت لەم هیچ خۆشەویستیان نەماوە و خەڵک هەمووی بە چاوێکی زۆر سوک سەیران نەکات. ئەوە شتێکی بەسیتی بەدەست بێکا کە جان میلەتەکە چەوزێنێتەوە بەس بۆ فەقیری جوایە ئەگەر گەل نەبێوان چین هیچ نین. وەکو سەحەفیەکە بە منەڵێ سەرکردەنین دزن جەردەن خائینن تاڵانچین هەچی ناوی خراپە هەیە کۆی کەرەوە لەوان ناهەیە. لە حکومکردندا سەرکردەکان بەدەستهێنانی خۆشەویستی خەڵک گرنگترە یاخود بەدەستهێنانی بەرژەوەندی تایبەتی و ئەو شتانەی کە خۆیان نانەوێت. والله پێشەکی سوپاسی کەناڵی پێیان دەکەم بە حەقەت پرسەکە زۆر گرنگە لەو سەردەما چونکە ئێستا هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان پیر و گەنج مناڵ ژن هەمووی لە سەرکردەکان زۆر دڵیان ڕەنجاوە. ئەوەش متمانەیە لە بینی هاوڵاتی و دەسەڵات کەوان بەهۆی دەسەڵاتەوە دەیانتوانی ئەو داهات و سەروەتەی لەبەردەستیانە وا بکەن سەرکردەکان یان عەفو هاوڵاتیان لە دوای سەرکردەکان بگرین یعنی وەکو سمبولی خۆیان بەکاری بێن وەکو مەرجعیت خۆیان بەڵام بەداخەوە ئێستا بڕۆ ناو کۆمەلگا بگەڕێ لە 100 هاوڵاتی 90 هاوڵاتی خۆشی نایە تەنانەت حیمایە شەخسی خۆیان لە بەرپرسەکان بەرپرسەکانیان خۆش نایە. ئەوەش بۆی ئەوەیە کە چەندەها ساڵە ڕابردوو چەندەها یعنی هینی بریقەداریاندا بە خەڵک کە چیە هەمووشی هەر ئەو کاتە بوو کە هاتنە سەر دەسەڵات و ئیتر کە دەچی بۆی بینینی بەرپرسێک کە دەنگت پێداوە بۆی هەر نەبێت سێڵڤێکی لەگە بگری ڕسمێک دەبێت چەندی پرزگە ببڕی وا ئەزان خێرت پێکەن چکە ئێمە خێرمان بەوان نەکرد دەونمە بەواندا ئێمە سەرکردانەمان کە گەورە کرد خۆشەویستی لە نێوان ئێمە واندا هەبێ بەڵام بەداخەوە خۆشەویستیە بوو بەهۆی ئەوەی کە خۆیانی پێگەورەکەن و خۆیان پێ بکەنە سەر و سامانێکی زۆر و هاوڵاتی فەقیر و داماویش هەمووی تووشی نەخۆشی نەفسی بکووە خۆشەویستی چی خۆشەویستی کواماوە تەنانەت لە ناو خودی خێزانەکانیش تەماشارەکەی بۆی ئەو دەسەڵاتانەوە کە پێشتر یەک یەشێتی بۆ یەک پارتی بۆ یەکەر حیزبێکی تر بووە یعنی بین لە بینیوانیش نەما یعنی کابرا کوڕی خۆی بوو لە هەولێر بوو پێش بڵێن ئەو پێکاتنەی 2023 شەڕی براکوژی سەیری دەکە کابرا پارتی بوو لە هەولێر نێدوێرابێتەکەم باوشی کەچێتی بوو لە کۆی ینی من خەڵکی کۆیان باش دەزانەوە مەسەلەی یعنی وایان لێکرد بوو دایک دەبووە بە قاچاق قسێ بۆ هەولێر کوڕەکەی ببینێ خەڵکی هەولێریش کە پێشمەرگەکەی یەشێتی بوو لە کۆیە دەبووە ئەویش بچێ بە قاچاق کوڕەکەی بینێ لە کۆیە. گرنگ ئەوەیە خەڵک خۆشی بێ لەناو خەڵکە خۆشەویست بیت جێ خۆت بکەیتەوە. ئەوە گرنگترە لە پۆست و پلە و پایە. ئەوە زۆر گرنگتە لە پلە و پۆستە. پلە و پۆست و پایە تەواوە بێ بەڵام خۆشەویستی خەڵک تەواو نابێت لەناو خەڵک. زۆر کەسانێت تا ئێستاش لە دڵی خەڵکە ماوەتەوە زانی. ئەوەی تر بە ڕەغبەتی خۆیەتی هیچ کەس بیر و باوەڕی خۆی جیاواز. باشە. تا چەند پێ دوایە ئەم سەرکردانەی ئێستا لە ناو دڵی خەڵکا جێگە خۆیان کردوتەوە ناو دڵی خەڵکا خۆشەویستە. زەعیفە. وەکو بە دەرەجەی یەک جێی خۆیان دەکردەوە ناو خەڵکە. لەبەرەوەی بار و زروفی ژیانی خەڵک خراپە. نەیانتوانێت خۆشەویستی خەڵک بەدەست بێنن. نەیانتوانیوە ناو خەڵکە جێ خۆیان بکەنەوە خۆشەویستی خۆیان بەدەست بێنن. ئەبێ ئینسان هەوڵ بە خۆشەویستی خەڵک بەدەست بێنێ نەک پۆست و پلە و پایە. پۆست و پلە پایە چییە کاکە گیان تەواو بێ مادەم مردنەیە هەمووی تەواو بێ وەریە بەتاکید دیتر ئەگەر تۆ خەڵک خۆشینەوی لە ماڵەوە ئایلەکە خۆشینەوی ناتوانین لەگەڵ یا بژی خەڵکیش وایە ئەگەر تۆ هەوڵاتی و نیشتیمانی توی خۆش نیوە چۆن ناتوانانی بژیت ناتوانین لەم شارەیە جێ نابێتەوە کاک بەجێ هێڵی باشترە ئەنێ وەزانی خەڵکی تایە. بەڕاستی خۆشەویستی نەماوە لە بەرپرسەکان لە ناو خەڵکە شوێکم ئەوەی ئەوان بەسەر خەڵکیان هێناوە ئەوانەی پێشووتر کە ئێمە تفونەعلەتمان نەکردن ئەوانی هەروەکۆوان بوون بگرە خراپتریش بوون نازانم یعنی ئەوە ئێسا و خەڵکە ئەیبینی ئەڵەی خۆڵ و دۆی پیاکراوە بە کوردەوارێکاڵێ هیچ زەوق نەماوە هیچ خۆشی نەماوە لە ناو ئایلەکانە لەنە بازار نە لە دەرەوە ینی بەڕاستی کارێکیان کردووە ینی تەواو خەڵکیان بێزار کردووە ئەوەی کە ئەیبینی واقعەکەیە حەقیقەتەکەیە. لە حکومداریدا
بەرەزێنانی خۆشەویستی خەڵک گرنگترە بۆ سەرکردەکان یاخو بەرەزێنانی پۆست و پلە و پایە و بەرژەوەندی خۆی ئەبێ خۆشەویستی گرنگ بێت چۆن لە کاتی بیدایەتی هەڵبژاردنەکانە یەنە ناو خەڵکەوە خۆیان خۆشەویستەکان بەڵێن بە خەڵکەیان ئیشتان بۆکەین یێنە ناوتانەوە چیتان ئەوێ بەس لە دوایەوەی کە چوونە شوێنی خۆیانتە خەڵکیان بیرەچێتەوە خۆشەویستی خەڵکو و وەفا و ئەمانە نامێنێ لای ئەوانە نازانم لای ئێمە وایە من لەوەتی لە نەوتویەکەوە بیرمێ لای ئێمە وا بووە ناسام ئیتر لە شوێنان چۆن نییە ئیتر ئەوان شێوەیەشکێ یعنی ئمڕۆ فەرمانڕەوای ئیمڕۆ لەم وڵاتی ئێمە بەس بۆ دەسەڵات و کۆکردنەوەی پارەیە کەمی هەیە بۆ میلەتەکەی بکە باشە کامیان گرنگترە بۆ بەرپرسێک میلەت خۆشی وێ باشترە یاخود پارە و سەرۆت و ماڵی بێتە بەردەست بە حەقیقەت تۆکو ڕێژ عیلێک ئەگە عیلەکە خۆشی نەوەی لەو ماڵی خۆتە مناڵەکان خۆشی نوێ مانای چی ئەەکەی لەو ماڵە میلەت و حسابی کە بەرامبەر بە عیلەیەک لە عیلەیەکەوە دەرچێت میلەتەکە شەرعی نەشتە میلەت دایم لە هەست کەسێ ڕازی بێ ئەو سەرکردەیە زیاتر پێشەکەوە زیاتر سەرەکەوە طبعاً بەرژەوەندی بەدەستێنانی گەل لەسەر هەموو شتێکەوە خۆشەویستی گەل لەسەر هەموو شتێکەوە ڕزگەتن لە بۆچوون و بۆچوونەکانی گەل خزمەتکردنی گەل ئەوە دەچەڵات ڕاگیرێ ئەبێتە کۆڵەکەی ڕاگررتنی حکوومەت بەڵام کەوانەی لە دەزا مانای تاو حکوومەت نییە خۆشەویستی لە مشتە گرنگترە لەسەرەوەمەوە کەواتە بەرپرسەکانی هەرێمی کوردستان تا چەند توانیوانە لە دڵی خەڵکات جێگە خۆیان بکەنەوە نانتوانێ وەکدانم تەنیا خەرێکی دزی و خۆ دەوڵەمان کردن بوو هیچیان بۆ میلەت نەکردو نێنتوانێت دڵی خەڵکا خۆیان خۆشەویستکەن تۆ هیچیان بۆ میلەت نەکردوی تر چۆن خۆشەویست دەبێت لە دڵی میلەتە کەچەیەکی بۆ نەکە بۆ گەلەکەی وەلایانێ لە فەرمانڕەواییدا بەدەستێنانی خۆشەویستی گەل گرنگترە بۆ بەرپرسەکان یاخود کۆکردنەوەی سەرۆت و ماڵ و بەرژەوەندی وڵا کۆکردنەوەی سەرۆت و ماڵ و بەرژەوەندی هیچ گەلام بەلاو مهم نیە هیچ کامیشە باشە لە حکومداری سەرکەوتوودا بەرپرسەکان پێویستە خۆشەویستی خەڵک بەدەستبێنن یاخود سەرۆت و ماڵ و پارە و بەرژەوەندی وڵای خۆی خۆشەویستی خەڵک بەڵام نایکەن ئەوان خەڵکیان بەلاو مهم نیە هیچ کاتێ خۆشەویستەکە گرنگترە گرنگترە بەڵام ئەوان گوێی پێ نایەن هیچ کاتێ هەڵیشان بۆ نایەوە هاچی قسە و بڕواچی کۆبوون و قسەیانە لەسەر سەرۆت و سامان وشتی خوانین هیچ کاتە لەسەر شتێکی میلەت نەبوو هەموو خەڵک بینی شێت ێزانێت ئەی بەرپرسەکان توانیوانە لە دڵی خەڵکات جێگە خۆیان کەنەوە خۆیان خۆشەویستکەن ئەوەی کە هەش بێت زۆر کەمە تاق و تەراو هیچ نییە هیچیان پێ ناکرێت ئەوەی کە خۆشەویستی لە ناو خەڵکە هەیە یا دەسەڵاتی نییە یا ناڵن ئیشکە ڕێگەی پێنایەن بۆچی ئەوان خۆیان نەزانن جاکاگە خۆم بڕ دیارە ئەوان بەرژەوەندی پارەگان هەڵبژار لە ڕاستیە کامیان گرنگترە لە ئەسڵدا وەڵا خەڵک هەچ حکوومەتی خەڵکی نەبوو هەر لە ناوەچێت خۆ تاسەر نابێت پارەگە پارە لە دەستکیە ماوە خۆشەویستەکە مهمترە بۆ بەرپرسەکان بەتاکید وایە پێم بڵێ توانیوانە بەرپرسەکانی هەرێمی کوردستان لە نێو دڵی خەڵکا خۆیان خۆشەویستکەن هیچیان ناتوانی بوو دانەدانێکیان هەبوو ئەوانیش نەمان بەداخۆ ئەوەی کە خەڵکی ویست نەما ئەوانش کە پارەیانەوێ هەر بۆ خۆیان هەن لە ئیسا تا سەریش نابێ ئەوانی شەر کۆتایانیت باشە بە درێژایی مێژوێمە کۆمەڵە خەڵکمان نەبووە کە ناوێن ماوە تۆ تازە بە شکۆداری کەس باسی پارەکەیان ناکات بۆ نمونە عومەری کوڕی خەتاب بۆ نمونە عومەری کوڕی عەبدولعەزیز بۆ نمونە غاندی بۆ نمونە ماندێلا بۆ نمونە هەموو کەسانێک کە خزمەتی میلەتیان کردووە ئەو خۆشەویستە گرنگتر نییە بەتاکید ئەوتە لای ئێمە ماوە ئێستا شۆنی تۆ باسییانەکەی ئەو خەڵکانی کە دوای پارەکە کەوتبوون تۆ باسی ناکەی هەڕووش نایە باسییان کرد کە لە پێناو پارەتیا چوون و نەمان سەری خواردن تۆ دەڵێ چی بەرپرسەکان نۆکەری بێگانن نۆکەری بێگان چونکە ئەوان هەل لە سەردەمی مینیشینەکانەوە وا هاتووە ئەم چی حەچێ لە دەسەڵاتوە یا کراومە دژیەکە یا خۆت لەگەڵ لانی دژمنان ڕێکەوتون لەبەر بەرژەوەندی مەسلحەتی پارەی خۆیان لە حکومداریدا بەدەستێنانی خۆشەویستی خەڵک مهمترە بۆ سەرکردەکان یاخۆت بەدەستێنانی پارە و بەرژەوەندی تایبەتی خۆی خۆشەویستەکە گرنگترە بەڵام ئەمان مەبەستیان پارەکەیە هەتا بۆیان کرێ بینای بەرز دروستکەن و هەر زیاتر داگیرکەن لای ئێمە وایە لە وڵاتان وانە لە وڵاتێکی کافرە باشتر لە وڵاتی ئێمە چونکە لەوێ عەدالەت هەیە یاسا هەیە لێرە ئەوە نییە لە فەرمانڕەواییدا بۆ بەرپرسەکان بەدەستێنانی خۆشەویستی گەل مهمترە یاخو بەدەستێنانی سەرۆت و ماڵ و بەرژەوەندی بەدەستێنانی خۆشەویستی گەل مهمترە زۆر
ئەی ئەگەر گەل نەبێوان چین هیچ نین جا ئەمان ئەگەر بیریان لە بەرژەوەندی گەل کردایەوە ئێستا چۆن ڕۆژمان بەم ڕۆژاگەیشت ئەمان قەت بیریان لە میلەت نەکردوەوە لەبەرەوە بۆ ئێوامان لێ هاتووە بەدەستهێنانی خۆشەویستی گەل مهمترە بۆ بەرپرسەکان یاخود کۆکردنەوەی سەرۆت و ماڵ و بەرژەوەندیەکانیان بێگومان بەدەستهێنانی متمانە و خۆشەویستی خەڵک لە سەر و هەموو شتێکەوەیە بەڵام کوا لە وڵاتی ئێمەیە خۆشەویستی کوا ماوە کوا ئەمان بیریان لە میلەت کردوێتەوە هەچێکەڵە سێ ئەوە تا ڕۆژانە هەر بەرپرسەکاندا بینی خۆیان هێنە سەر تەلەڤیزۆن خۆیان قسە ئەکەن ئەوەڵێ من ئاگام لێنی ئەوڵێ من ئاگام لێنی و ئێمە چی ئاگای لێتی ئێمە چییە ئەم مافیا گەورەیە چییە کەس لەمانە تێ ناگا کی دڵنیا بە لەوەیەکەوە کۆکردنەوەی خۆشەویستی بەرامبەر بە خەڵق نەک بەرامبەر سەرکردە چونکە ئێمە سەرکردەمان نییە هەموو سەرکردەکانی ئێمە کۆمەڵێ دز و جەردە و تاڵانچین و وڵات فرۆش هیچی تر نینە گوناح نابنی سەرکردە زۆر تاوانە ئێستا جەنابەت وەکو سەحەفیە کە بە منەڵێ سەرکردە نین دزن جەردەن خائینن تاڵانچین هەچی ناوی خراپە هەیە کۆی کەرەوە لەوانە هەیە لە هەردووکیانە لە پارتیش و لە یەکێتیش چەند توانیوانە دڵی خەڵکا خوان خۆشەویستکە بەعکسەوە پێچەوانەوە ئێستا دڵی خەڵخان زۆر لێ ڕەنجاوە جەناب من ئەحمە مەحموود زەید و عەمر و کۆمەڵی خەڵق بوونکەوە دڵنیا بە لەوەیکەوە ئەوان دڵی خەڵکیان ڕەنجال لە خۆیان نەک ئێمە دڵمان بە میلەت دەسووتێ بە فەقیر و هەژار بە ئێش و ئازارەکانیان هەز بە ئێش و ئازارەکانیان نەکەن ئەوان هەز بەوەکەن کەەوە ململانێ بکەن لە دەوڵەمەند بوونیە لە زینە لە جەردەیە لە نەوت فرۆشتنە لە تاڵانی داهاتی ئەم میلەتی قڕ بەسەرە لە فەرمانڕەواییدا گرنگترین شت ئەوەیە کە بەرپرسەکان بتوانن لە نێو دڵی خەڵکە جێگەی خۆیان بکەنەوە و لە نێو دڵی خەڵکە خۆیان خۆشەویست بکەن زۆر بەرپرسمان هەبووە لە مێژوودا کە چواردەوە بوونەتە قەڵغان بۆی و هەمیشە پاراستویان لە دوژمنەکانیان بۆ لەبەرەوەی کەسێک بووە توانیبێتی لە نێو دڵی خەڵکە خۆی خۆشەویست کات ئەوەی تا ئێستا تێبینی کراوە ئەوەی تا ئێستا هاوڵاتیان قسەیان بۆ من کردووە لەم بەرنمەیەدا ئەوەیە کە بەداخەوە بەرپرسەکان نەیان توانیوە لە نێو دڵی خەڵکە خۆیان خۆشەویستکەن تەنها توانیوانە سەرۆت و ماڵ پێکۆ بنێن و بەرژەوەندی تایبەتی خۆیان و مەرامەکانی خۆیان بێن لەدی کە ئەمە یەکێکە لەو هۆکارانەی کە ناهێڵێت گەل خۆشبەخت بێت کە ناهێڵێ وڵات بەرەو پێش بڕوات کە ناهێڵێت سیستەمی حکومڕانی بە شێوەیەکی عەدالەت ڕێ بکات و کارەکانی ئەنجام بدات لە مێژوودا زۆر نامان هەیە کە تا ئێستش بە پەرشنگدانی ماونەتەوە لەوانە عومەری کوڕی خەتاب کە بەسەر مەشقی عەدالەت و دادپەروەری ناسراوە لەوانە عومەری کوڕی عەبدولعەزیز کە لە لای زۆربەی زانەکان بە خەلیفەی پێنجەم ناو دەبرێت ئەمانە لە دوای خۆیان سەرۆتوماڵیان بەجێ نەهێشت تەنها کردەوەی جوان و عەدالەت و ڕەوشتی جوانیان بەجێهێشت بۆیە زۆر کەسمان بینی کە سەرۆتوماڵێکی زۆری لە دوای خۆی بەجێهێشت بەڵام نەیتوانی لە نێو دڵی خەڵکە خۆی خۆشەویست بکات هەردوور بۆی نەچین لە چەند ڕۆژی ڕابردوودا عەلی عەبدوڵڵا ساڵح بەدەستی هاونیشتیمانەکانی خۆی چۆن کوژرا و چۆن لە ناو چوو ئەمە نەیتوانیوە لە نێو دڵی گەلەکەیدا خۆی خۆشەویست کات و بینیشمان کە ژوورێکی پڕ لە ئاڵتوونی لە دوای خۆی بەجێهێشت بەڵام ئاڵتوونەکان فریای نەکەوتن خۆوە گەربی توانێت ناو دڵی خەڵکە خۆی خۆشەویست کات ئەوە هەرگیز بەو ڕۆژان نەئەگەیان بەدەستهێنانی خۆشەویستی لە سەرۆت و ماڵ و لە بەرژەوەندی زۆر گرنگترە ئێمە زیاتر بەردەوام دەبین با بزانین هاوڵاتیان چیکەمە پێ دەڵێن سەبارەت بەم بابەتە با پێکەوە زیاتر گوێبیستی وەڵامەکان بین وەڵا خۆشەویستی بە سەمانە خۆشەویست نابن کاکە بەڕاستی لێرەوەی ساگەنە من باسیەوەکەم مێمە چەندین شەهیدمانەوە خۆمان ها بەڕاستی خۆمان لە ماڵی خۆمانە شەهیدمانەیە بەڕاستی ئەمانەوەیان کردووە نازانم بڵم چی یعنی خۆشەویستی ئەگەرەمانە کارێ بکەن خەڵک خۆشی بیوێن نەگەر بە بەڕایان بنێن نەونا ئەڵێم ئەمانە کارێ بکەن خەڵک خۆشی بیوێن نەگەر ڕقیان لێبێ خوان خۆشەویست نەکردووە ئەبە تشتیوانی هەندێکیان خۆشەویستن بەس هەندێکیشان خەڵک حەزەکە هەر لە تەلەڤیزۆنەکانیش نەیان بینێ بۆ کارچێوە خۆشەویستنی لای خەڵک والله يعني چۆن عدالت نین عدالت ئەگە عدالت مشتێکی زۆر خۆشە عدالت نین نەوەڵ عدالت نین بەدەستهێنانی
خۆشەویستی خەڵک گرنگترە بۆ سەرکردەکان یاخود بەرژەوەندی تایبەتی و کۆکردنەوەی سەرۆت و ماڵ خۆشەویستی چی خۆشەویستی کو ماوە لەو پۆست و پایە تەواوە بێ بەڵام خۆشەویستی خەڵک تەواو نابێت لەم حێج خۆشەویستیان نەماوە و خەڵک هەمووی بەچاوێکی زۆر سوک سەیران نەکات. ئەوە شتێکی بەسیتی بەدەست بێ کاکە جان میلەتەکە چەوزانێتەوە بەس بۆ فەقیری جوایە ئەگەر گەل نەبێوان چین هیچ نین. وەکو سەحەفیەکە بە منەڵێ سەرکردەنین دزن جەردەن خائینن تاڵانچین هەچی ناوی خراپە هەیە کۆی کەرەوە لەوە ناهەیە. کەواتە پێم بڵێ لە حکومداریدا کامیان گرنگترە بەرەزێنانی خۆشەویستی خەڵک یا پۆست و پلە و پایە و بەرژەوەندی ئەوە تاکید یعنی گومانیتیانە کە خۆشەویستێکە زۆر لە پلە و پایە و لەنا تاچی وڵاتیانش نەکەن سەرکردەکان ئەنا تاچی وڵاتیان لەناو دەسەڵات ینی خۆشەویستی شتێکە کە لە سەردەمی پێغەمبەری صلی الله علیه وسلم هەبوو هەتا ئەو دەقەی ئێستا خۆشەویستی ینی پێکەوە ژیان ینی ئارامی ینی خۆشگوزەرانی دادپەروەری وەڵام خۆشەویستی کوا لە وڵاتە کەواتە پێم بڵێ تا چەند سەرکردەکان توانیمانە دڵی خەڵک خۆیان خۆشەویستکەن وەڵی سەتانەوەت خۆیان ڕەنجان لە خەڵک بەداخەوە ینی سەرکردە هەبوو کە داهات بۆ کۆی لای بەستانەوە خەڵک بەرەو پیلی دەڕۆی هەتا داهاتە ناو کوێ ئێستا وابزانم ئەگە بڕوا دوو کوڕە خەزوری خۆشی کوڕە برای خۆشی بەدوای ناکەوێت ئەوە هۆی ئەوەیە کە بوون ئەوان پارە و سەروەتیان خۆشویست خەڵکیان خۆش نەویست خەڵکی ژیانی خۆش نایە خەڵک زیرەک بوو ئێستا جاری جاران نییە کاکە سەردەمی ئینتەرنێتە سەردەمی هەموو شتێکە بێ خۆی خۆشویستکە دوو قسەی خۆشویستکە و گەندەڵەوە گەندەڵک خەڵک باوەڕ بۆ قسانە ناکە خەڵک خۆشەویستی دەوێت کام سەرکردە من 33 ساڵمە ئێستا دەستی بەسرم دایەنەوە بگرە قایم قامێک دەستی بەسرم دانێنە نەک سەرکردەی بەرز پێم بڵێ لە ئێستادا بەرپرسەکانی هەرێمی کوردستان توانیمانە دڵی خەڵکا جگە خۆیانکەنەوە خۆیان خۆشەویستکەن بە هیچ شێوەیە کەس مەسئولی خۆش نایە هەتا تەنانەت ملازمێکی مرور ئەلێرا کە شتێکی بەدەسە من ئێستا لێرە 600 غرامم بۆ کراوە هەر لە ناقی یان کامێرە دانێ لە هەموو عێراقا غرامە 15,000 لێرە کردوێتی بە 30,000 خەڵک بەچی خەڵکی خۆش بووە ئەوە شتێکی بەسیتی بەدەست بێ کاکە جان میلەتەکە چەوزانێتەوە بەس بۆ فەقیری جوایە کارمەندی مرور وایە خۆی لە 150 تەکسییان پێ ئەلیا بەسی قسەی بۆ ناکە بەس من لیا بۆسم غرامم بۆکە ناقی هەمووی ناقیە هیچ حەقێک نەماوە لەم شارەیە کەواتەیان توانیوە دڵی خەڵکا لە 100 ملیۆن ناتوانیوە نەک لە 100 خۆ دەزانین لە دوای مردن ئەوەی کامێنێتەوە خۆڕۆشتی جوان و ئاکاری جوان و ڕفتاری جوانە ئێمە زۆر کەسمانە لە مێژووە بۆ نمونە عومەری کوڕی خەتاب تا ئێستاش باسی چاکەکانیەکە باسی پارەکانی ناکرێت کەس نازانێت چەندی هەبووە چی هەبووە باسی کردەوە جوانەکانەکرێت ئەمە گرنگتر نییە بۆ سەرکردەکان خۆی ئەوە حقیقەت ئەوەیە خۆی عەدالەتە خۆی کە سەرکردە عەدالەت نەبوو ینی هیچ دەورێکی نامێنێت خۆی کە سەرکردە بۆیە سەرکردەی عەدالەت بێ کە تۆ پێشڕەوی خەڵکەگەوێ پێشڕەوی خەڵکی کوڕەکەی خۆت و خەڵکەکە فەرق نەکەی کە فەرقی کرد هیچ دەورێکی نامێنێ ئەو عەدالەتی نیە ئەو مەسڵاحەت و ئەو شخصیەتە بۆ خۆتی کۆکەیتەوە بۆ سەرۆت و سامان بۆ خۆت و بنەماڵەکەتی کۆکەیەوە ئەوەی کە ئێمە بینین ئێستا وایە نازان بەداخەوە بەرپرسەکانی هەرێمی کوردستان توانیوانە لەناو دڵی خەڵکات جێگەی خۆیان بکەن و خۆیان خۆشەویستکەن وەڵی بازێکی نییە وایان کردووە خەڵک نیاستن هەر حەز ناکە ناویان بێنێ توانیوانە ئەم بەرپرسانی خۆمان لەناو دڵی خەڵکا خۆیان خۆشەویستکەن ناوەڵان ناتوانیوە هەبووە هەوڵی داوە خۆی خۆشەویستکە بەڵام جێگایان نەکردوەوە پلانێکیان بۆ داڕشتووە بە هەر چۆکارەبێ نانەژۆ دەسەڵاگرێت دەست لەبەرەوەی مەسعەدی خۆیان لەبەر پارەویرەکە بۆ خۆیان بێت تا چەند بەرپرسەکان توانیوانە لە نێو دڵی خەڵکا خۆیان خۆشەویستکەن وەڵاکەم ئێستا حالێن لەم کاتەیە لە ناو دڵی خەڵکا خۆشەویست نین کار چییە؟ وەکارەوەی ئیشێکی باشیان بۆ میلەتە نەکردووە یعنی تۆ دوای 26 ساڵ تازە بچیتەوە ساڵی 91 ئەمە معناوەیە هیچیان نەکردووە حێج خۆشەویستیان نەماوە و بە خەڵک هەمووی بەچاوێکی زۆر سوک سەیران نەکە هەر بەڕاستی پیا و بازە شتێک هەیە شیاوی ئەوە نییە کە بەرامبەر بە ڕاگەاندین بێڵێ ئەو نە قێزەون بوون و نە قێزەون بوون تەنان خۆشیان لەبەر چاو خۆیان کەوتون خۆیانە مەجالێک هەیە بێ خۆیان قوتارکەن خۆیان دەرباسکەن بڕۆن بەڵام ئەوەیە ئیتر هەڵبەتە شتێک هەیە ماونەتەوە بزان چۆن خۆیان قوتارکەن ئەینا ڕۆژی ئەمانە تەواو بووە ئەمانە ڕۆژیان لەم وڵاتی ئەمیان نەماوە ئەمانە 26 ساڵەوە میلەتیان بە شێوەیەک لێ کردو هەتا ئێستا باوەڕ ناکەم لە هیچ وڵاتێکە ئەوەی کە ئەمانە کردوانی هیچ سەرکردەیە بەرامبەر بە میلەتەکەی خۆیان ئەمەی کردبێ ئەمانە لای خۆی لە ناو میلەت و ڕەشوڕوت و لە دێهاتەکانەوە پێیا بوون لە ناو چینی فەقیر و هەژارەوە هەڵقوڵان نازان بۆ وا ئەکەن بۆ وان لێ هاو بۆ جوێ لەو میلەتە ناگرن بۆ چەنەها سەرکردەی گەورەمان هەیە
بۆ خۆیان بەو شێوەیە ناشرینەکەن لە بەرچاوی میلەت بۆ مێژوو خۆیان ناشرینەکەن بەڕاستی هەر ئیتر نازانم مێژوو بە چی شێوەیە بینوسێتەوە باسی گەندەڵی و فەسادی و بێ ڕەوشتی و بێ بەزەیی بەرامبەر بە میلەتەکەی خۆی ئەم سەرکردانە ئەوە تا ڕۆژانە چەنەها کەسە بینین لەبەر نەبوونی پارۆنانێک خۆی ئەکوژێ ئیتر یعنی تۆ سەرکردەیەک بۆ نایبیست لێ نایبینێت ئاگای لەم ڕەش و ڕوت و داما و فەقیر و هەژانە نییە ڕۆژانە چی ئەگوزارێت من زۆر سەیرم لێت من زۆر سەیرم لەم سەرکردانێت با بە ئێمە نامانەوێت بمانگەێنە کۆشکەلانی فەلەک نامانەوێت بگەینە ئەو پەڕیقیمەی خۆشەویستی بەڵام تەنانەت داوای ئەوان لێکەین کە مافە سەرەتایەکانمان بۆ دابینکەن مافی ڕۆژانی خەڵک میلەت ئەمڕۆ قوتی ڕۆژانەی نییە بەیانی یەتە بازار ئەوەی پێنێ ئێوارێ بڕاتەوە من دوێنێ شتێکیان بۆ جێڕامەوە وتیان کوڕێک بەتەما بۆ خۆی بکوژێ خێزانەکەی وتێتی مەکە بە قوربانم مەکە ئەو نەیتر ماڵوێرانمان مەکە تەنانەت تۆ هەر لە ماڵەکە شابی ئێمە کە برسیشمان بێت تۆ هەر لەگەڵمان نابیت باشترە بۆ وا خۆ دەکوژی ئەی ئێمە چی بکەین مناڵەکانە چی دەکەن بۆ سەرگەردانمان نەکەی ئەی سەرکردەکان ئەی ئەوانێک کە مەسوول و بەرپرسیاری ئەم وڵاتن تکایە داواتان لێ ئەەکەین تەواو بەسە ئیتر وەرنە ناو میلەت گوێ لە میلەت بگرن ئەوەی هەتانە ئەو پێکەوتان ناوە با بۆ خۆتان بێ بەڵام لەمڕۆ بۆ داوە چاوێکتان لە میلەت بێت تەنانەت نان و ئاوی بۆ دابینکەن بەدەستهێنانی خۆشەویستی خەڵک گرنگترە بۆ سەرکردەکان یاخود بەرژەوەندی تایبەتی و کۆکردنەوەی سەرۆت و ماڵ خۆشەویستی چی خۆشەویستی کواماوە لەو پۆست و پایە تەواوە بێ بەڵام خۆشەویستی خەڵک تەواو نابێت لەم هێجە خۆشەویستیان نەماوە و خەڵک هەمووی بە چاوێکی زۆر سوک سێریان نەکات ئەوە شتێکی بەسیتی بەدەست بێ کاکە جان میلەتەکە چەوزێنێتەوە بەس بۆ فەقیری جوایە ئەگەر گەل نەبێوان چین هیچ نین وەکو سەحەفیەکە بە منەڵێ سەرکردەنین دزن جەردەن خائینن تاڵانچین هەچی ناوی خراپایە کۆی کەرەوە لەوە ناهەیە زۆر سەرکردەمانە لە مێژوودا هیچ ئەمەدی بەجێ نێشتە دوێخوان جگە لە کۆمەڵی خۆشەویستی و جگە لە کۆمەڵە ئاکار و ڕەفتاری جوان ئەمانە بۆ بیر لە خوان ناکەنەوە بڕایتەوە ئەمانە داخی گرانم ئێستا کە زۆر گوناحا و قسەیە بکەم نەزەریەکی مارکسی هەیە کاڵێ سەرکردت دەستی نەگاتە دەسەڵات و پارە و ئافرەت ئەم سێشتە کە لە سیمای ئەم دەسەڵاتانە هەیە ئێستاکە باوەڕێ بێکەوە قەت هەرگیز ئەو هەرگیز ئەمان میلەتیان بیر نییە ئەگەر میلەتیان بیر بواە ئەگەر هەستیان بە ئێش و ئازاری و خەڵقە بکردا ئەگەر هەستیان بە نەخۆسی و خەڵقە بکردا ئەگەر هەستیان بە مناڵی کورد بکردا قەت ڕۆژە لە ڕۆژان ئاوا خەریکی پارە کۆکردنەوە نابوو پارەش کۆتایی دێت و تەواو زۆر بەیان خۆ ژیانە بەجێشتۆ بۆ تا عەلی عەبدوڵڵا ساڵح چەندێ پارە بەجێ چەندێ ئاڵتوونی بەجێهێشت سەلام عەلەیکوم ئەم جارەش ئەیڵێمەوە کە ئەوانە سەرکردە نین سەیری سەرۆت و سامانیان کە بەجێ ماوە لە دوای خۆیان لە قەزافیەوە لە سەدام حوسێنەوە لە عەلی عەبدوڵڵا ساڵحەوە لە زەین العابدینەوە لە داخیگرانم تۆ گوناحە بەراوردیان کەی لەگەڵ غاندیا و لەگەڵ نێلسن ماندێلا و لەگەڵ جیڤارا و لە کۆمەڵی سەرکردەی ڕاستەقینە کە خۆیان کردە قوربانی ئەو میلەتە ئێمە ئەوان خەریکی ئەوەن ئێستا ئەم سەرکردانی ئێمە خەریکن میلەت دەکەن بە قوربانی خۆیان چی بەسەریە میلەت قەی ناکە هەرگیز ئەو هەرگیز قەی ناکە ئەوان چیان میلەت چی بەسەری ئەمرێ لە برسا لە تینویا لە نەخوێنەواریە لە هەموو دەدێکی ناخۆشی ئەم وڵاتی ئێمە ئێستا کاتیایە هەین ئەژین خەتای سەرکردەکانمان سەرکردەی ڕاستەقینە ئەو کەسەیە کە بتوانێت لە نێو دڵی خەڵک و لە بێکردنەوەی خەڵکدا مێژوێکی دوو درێژ بمێنێتەوە سەرکردەی ڕاستەقینە ئەوەیە سوال کات بۆ ئەوەی سوالکەر نەلێو میلەتەکەیدا نەمێنێت سەرکردەی ڕاستەقینە ئەوەیە شەونخۆنی بکات و بەناو شار و وڵاتدا بگەڕێت تا بزانێت کێ گرفتێکی هەیە و کێ برسیە بۆی چارەسەرکات تا بزانێت کێ لەسەر شەقامەکان ئەخەبێ و بێجێگە و لانەیەکی بۆ دروست بکات و لە سەرما و کڕێوەی زستان و لە گەرما و تەوتۆزی هاوینی پارێزێت سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە
کە لەگەڵ خەمی جەماوەرەکەی دابژی سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە خۆراکی ئەو خۆراکە بێت کە خەڵکە گشتەکە ئەیخوات سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە کە جارجارە کارەبەی ماڵەکەی ببڕێت جارجارە ماڵەکەی چۆڵ بکات لەبەر بێ ئاوی سەرکردەی ڕاستەقینە ئەو سەرکردەیە لەسەرەی بەنزینا بۆستێت بۆ ئۆتۆمبیلەکەی لەسەرەی نەوت تا بۆستێت بۆی جلیکانەی نەوت لە بەنزیخانەیەک پڕ بکات ئەگەر سەرکردە بەم جۆرە بوو ئەوە لە ناو دڵی خەڵکا خۆی خۆشەویست دەکات بەڵام هەتا سەرکردە دوور بکەوێتەوە بە دڵنیاییشەوە لە ناو دڵی خەڵک دوور دەکەوێتەوە هەتا سەرکردە لە جامی ڕەشەوە سەیری هاوڵاتیان بکات هاوڵاتیانیش بەڕەشی ئەو دەبین و تروسکایی تیا بەدی ناکەن هەتا سەرکردە دوورکەوێتەوە لە ناو جەماوەردا لە ناو دڵی خەڵکدا خۆشەویستی دەبرێت و کۆتایی پێدێت بۆیە گرنگە سەرکردە بەر لەوەی بیر لە کۆکردنەوەی سەرۆت و ماڵ و بەرژەوەندەکان بکاتەوە بیر لە بەرژەوەندی میلەتەکەی بکاتەوە بەرژەوەندی تایبەتی خۆی وەلا بنێت بۆ خاتری بەرژەوەندی گشتی ئەو کاتە بەمە دەوترێ سەرکردەی ڕاستەقینە هیوادارین پەیامەکانمان جێ خۆی گرت بێت تا پەیامێکی دیکە هەموو لایەکان بەخوای گەورە سپێرین خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت